مامیشکا های قزل قرد بۆ دیسان چی بووە؟ چۆن چی بووە؟ 3 ساڵە لە پۆلی شەشی ڕۆڵە ڕەفیقی تۆک و لێی تۆ بیتاوە کردووە هەر خەریکی تیکتۆک و میکتۆکی دایگەن تۆ لەو شتانە بێنە ئەکتیڤی تیکتۆکەکەم دابەزیوە یەک دوو قسەی خۆشمان بوو کە بۆی تۆز ئەکتیڤم بەرز هەسە لە بە چاوبارە کێشم بەناوی دەمتا بۆ من عادلی مام و بەدی حەکاملم نانەکە سەر بۆ دەنان بخۆ ئەی بۆ ڕەفیقەکانم دایکیان لایڤیان لەگەڵەکاتەوە هەسەبانە کێشم بەناوی دەمتا تۆ هەست لەوە بێنە باسەوەم بۆ بکە ها لە ڕۆژی زاواجەکەی خۆت و باوکمە ها لە کات سەرچۆپی و شیرینی خواردنە دوان بریندار بوندانێکش کوژرا بۆ مۆ باز ئەوە کێشم بەناوی دەمیا شای بێنان نەخۆ وەرە نانەکە و سار بوون ناخۆ با باوکتان بێتەوانیە ئەبێ شکال لە هەرسێکتان بکەم باشە هاوڕێیانی پێیت خوانفانەکانی خۆم کوا تیکتۆکم هاوڕێیان هاتینە ماڵەوە دوای ئەو هەموو خزمەتی لە دایرە کردمان هیلاک بووین با تۆزێ لە ماڵەکەی حەمە دڵش و شای ئیسراحەتێ بکەین ئەوە ماڵەکەمە ئەوەش مناڵەکانە های چڵدرنز با بچین بزانین خانم چی لە ناوە جەمن هیواتم فاسفوت و فینگەر بە سۆسەوە تەرتیبات چونکە من خۆم ڕێجیمەکەم حەزەکەم لای فانەکانم ئاوە دامە ڕەشیق بم با بچین بزانین خانم چی لێناوە لەگەڵم بن هاوڕێیانی تیکتۆک عەتێ مباشر لە تیکتۆک لەگەڵتان خۆ عاتێ لە ناوبەرێ من نەخۆشم وا گیانێم خۆ عیب ناکەم من لۆمەی مناڵەکانەکەم ها هاوڕێیانی تیکتۆک ئەو ژنەم زۆر سوعبەتێک هەیەمەوە ئەو سوعبەتانەمان هەیە لای نەبن تۆزێک کێمەوە لاتان لای بەکەمەوە ئەوە چیە ژنەکە و شاتە من لایڤ لە تیکتۆکایت ئەوە کوا دیدۆ کوا تۆرا نانی نەخوارد بۆ ئەو کوڕە عاجزەکەی من هەرو پەپولێم هەیە ئەمری نەمێنێ بۆ چ پەپولێکە 3 ساڵە لە پۆلی شەشایە بابچم ئاشتی کەمەوە بەسە دیدۆ شەڵە ناو دیماستاو بووە کوڕم بۆ جواب نایت ئەفو باوەی فەرمووەرە ژوورەوە بش بۆرە تخوا قاچم یادی ڕۆڵێمە عایلێکی سپۆرتین بۆ نان ناخۆی کوڕەکەم وڵای باوک پێم ناخورێ دایکم نەیتر بۆ دایکە چی وتووە تو مەڵێم ڤیو تیکتۆکم دابەزیوە دوو ڤیدیۆ خۆنم دوو قسەی خۆرمانە بۆ مەمەدی حەکامڵم وای وت ئاڕۆڵا وای وت حەق نەبێ بەنسبەت تیکتۆکەوە ئەمڕۆ دانەیەک هاتوو بۆ دایرە بەڵام دیدۆ ماستەری هەبوو لە تیکتۆکە با ماستەر چۆنە لە تیکتۆک یەک شتی فێ کردوم وتی تۆ ناتەوێت تیکتۆکتان بفڕێوتم با باچی بوو یەک شتی فێ کردوم هەر ئەفڕێ خوا بەجدێت ئەی کوا چێکم دە تو هەسە نانەکەم خۆ اینجا پێ دەڵێم تا پێم بڵێ شتەکە چێ تو جای نانەکەم بخۆ ئەگەر پێم نەوتی وعد والله وعد دەزانێت چۆن وعد نان بەس بەڵێم بێت ئەخدەمەکە دەدیدۆ ئەخر من خۆم ئاخر عاتفیم بخوا مەگری دیدۆ سەڵاتم کرد باوی بە قوربانی و حورمەتە ماشەڵا لە ئەدەبی کوڕەکەم خوا با ئەفو دەسەوە دەوەرە دەی فەرموو ئەمرن نەمێنێ دەی دەبرو دەی